چالاکوانی ژینگەی لێرە کۆبووینەتوانێت بۆ پاکردنەوەی باخی گشتی و هەتا ئەچێتە پارکی ئازادی. ئەم ئێمەش وەکو ئەندامانی هەڵمەتی ژینگە دۆستی لێرە ئامادە بووین. هەڵمەتەکەی ئێمە هەڵمەتێکی هۆشیارکردنەوەی تاکە، پێکاتۆ لە 10 هەفتە هەر هەفتەی باسی کێشەیەکی ژینگەی ئەکا. هۆشیاری تا گرنگە بۆ پاراستنی ژینگە. ڕاگەیاندن دەتوانێت ڕۆڵی زۆر باشتر ببینێ لەبەرەوەی 100% هاوڵاتی بینەری ڕاگەیاندنە. هەموو ماڵێک کەناڵێکی ڕاگەیاندنی تێدایە، دەکرێت لە ڕێی ڕاگەیاندنەوە هۆشیاری زیاتر بدرێ و خۆشبەختانە هۆشیاری تاگ لە ئێستاە لە چاو ساڵانی ڕابردووە گومانیتیانە فەرقی کردووە بەرەو پێش چووە و ئومێدەوارین ئێمە تاگ هەست بە بەرپرسیارەتی بکە. Дизайнер современной национальной одежды. Эта работа в плане культуры, развития межкультурных отношений, она не только с Сабантуей связана. Говоря о Сабантуе, но уже было сказано, 8 лет только на этой площадке проходит Сабантуй, он всегда проходит успешно. И как было отмечено, при том большом количестве скопления людей, по данным МВД, до больше 300 тысяч населения и ни одного криминального явления, это на самом деле наноса, потому что... Азербайджан здесь, я же говорю, у нас такой национальный, поэтому сейчас еще одна песня, которая несет нам больше. Праздник Сабантуй – это ежегодный праздник, который празднуется народами татарами и башкирами. Праздник, который объединяет нас, делает нас сплоченными. Вот. Здесь можно встретить и знакомых, друзей. Мы сегодня пришли с дочкой на прекрасный праздник Сабантуй. Здесь очень весело, и мы здесь встречаем новых друзей. ئێرە سەدی بۆکانە، سەدێکی زۆر خۆش و جێگایەکی زۆر تایبەتە لە هەموو شارەکانەوە دێم بۆ ئێرە. زۆر جێگایەکی باسەفا و خۆش و دڵگرە. تەنیا جێگایەکە بۆکان هەیەی بۆ سایحەت ئێرەیە. زۆر جێگایەکی خۆش و جێگایەکی باسەفایە. مدتێکی 20 ساڵە من هاتوچۆی سەد دەکەم و هاویلانە لە محیتێکی باز ئیسفادەکەن زۆر جالبە، وەلی متەئەسفانە کەمترین ئیمکاناتێک بۆ ئەو خەڵکە و جەماعەتە نییە.